ئێستا هیوادارم کە دەنگم بگا بە هەموو بەڕێزان و خۆشەویستان. ئەوە زۆر باشە. ئەوە سین 1-2 دقیقەیە تا هەموو بەڕێزان کۆ بنەوە بۆی کا پەیامەکەی خۆم بگەێنم بە بۆنەی ئەو ڕووداوانەی کە لە سلێمانیا هەیە. هیوادارم کە هەمووتان ئاگادار بن و بێنە سەر خات وە گوێتان لە پەیامەکەوە بێ و لە دوای ئەوەیش بۆ هەموو شوێنەکان شێریکەن و بڵای بکەنەوە بۆی کە بەدەستی هەموو ئازیزان و خۆشەویستان بگات. بەخێر بێن سەرچاوی ئارام ئەحمەداتن عزیزان و خۆشەویستانی من. پاش کەمێکی تێر کۆمەڵی قسە و باسمە بێت لەسەر ئەو ڕووداوانەی ئەمڕۆ قسە و باسەکانی لاهوری شەرجەنگی وەکو وەڵامدانەوە بە دەباشان و بە بنەماڵەی بازانی و بە نۆکەرەکانیان. هیوادارم کە بتوانم ئەم شەویش پەیامەکانی خۆم بە هەموو لای بگەین. بەخێر بێن سەرچاوی ئارام ئەحمەداتن عزیزان و خۆشەویستانی من. چەند دەقیقەی ڕاوەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە ئەو کاتە قسە و باسەکانی خۆمەکەم. بەخێر بێن. بەخێر بن عەشرەت، بەخێر بن. سەرچاو هاتن هەموو لایەکتان. هەمووتان بەخێر بن سەرچاوانی من. هەمووتان بەخێر بن. دیارە سەرەتا قرار بوو سەعاتی 9 بە کاتی ئەوروپا و سەعاتی 10 بە کاتی کوردستان لە قسە و باسەکان کەم، بەڵام پێم باش بوو کە لەسەر داوای هەندێک برادەر و شرکە وتیان زۆر درەنگە بێ سەعاتی 9 بە کاتی ئەوروپا و 10 کوردستان، بۆیە خستمە سەعاتی 8 ئێستا کاتە 9 لە کوردستان. هەمووتان بەخێر بن خۆشەویستان. تحملتانە بە 1-2 دقیقە تاوەکو هەموو بەڕێزان کۆ بنەوە بۆی قسە باسەکانی خۆمان بکەین. سڵاو بەخێر بێن سەرچاوانی من، بەخێر بێن. مردن و سەرشۆڕی بۆ بنەماڵەی بازانی هەر لە ئێستاوە، چونکە من کە کۆمنتە بینم ئەزانم ئەوە هی قوتابیانی قوتابخانەکەی بازانیە. ستروشتم وایە ئەیان ناسم یەکسەر ئەیان ناسم. ئەرەوەڵە لەناو 10,000 گوێ درێژە یەک گوێ درێژ پارتی بێ دەرێهێنم ئاوە ئەم گوێ درێژە پارتیە بە ئەمری ئەو خۆی وایان ئەناسم. ئەرەوەڵە ئەیچ وەڵای ئامادەم پەیامیشم نردووە بە هەندێک برادەرا پێیشی وتراوە بەیانی داوا بکە ئەچمەوە بۆ سلێمانی هەزاران چەکدایشی بۆ کۆکەمەوە دیفاعیشی لێکم. نایژێڵم شەیتان بزیان چۆشمۆز هەتا لە بەدرەکانە ئەوە سەوزە بم. بۆچی ناچم کاک؟ خۆزگا تەلەفۆنێکی بۆ کردمیان ئەیوت بابێتەوە بزانە ئەڕۆمیان ناڕۆ. تاقیکەنەوە کاک، تاقیکەنەوە بزانە ئێستا لەوێ ئەبوومیان لەوێ نابووم ئێستا لەسەر چنار. باشە ئەزیزان و خۆشەویستانی من، هەمووتان بەخێر بێن سەرچاوان. هەمووتان ئەزانن کە لە 8 حوتەوە واتە مانگی ڕابردوو کە ئەمڕۆ 2 مانگە کۆمەڵێ ڕوودا و ڕوویاوە. ئەو ڕووداوەی کە هەمومان لەو کاتۆ قسەی سەرەکەین ئەویش کودەتای تورکیا و بنەماڵەی بازانی بە فێتی کوڕەکانی جەلال تاڵەبانی واتە پاڤێڵ و قوباد و شانازی بلێ حەڕەش و ئەمانە کە ئەگەر جەلال تاڵەبانی خۆی لە ژیانە بمایە ئێستا ئەمانەی تڕۆکی ڕێگەی نەئەدا بەم مناڵ و بەم لات و لوت و چەورانە دابنیشن شارێک و ناوچەیەک بخەنە مەترسیەوە و بیخەنە جێژاوی نائارامیەوە. بەڕاستی لەو کاتەوە ئێمە لەسەر هەموو ئەمانە قسە و باسمان هەبووە گاو بە گاو و هەنگاو بە هەنگاو ئەوەی کە زانیومانە بۆ ڕای گشتی باسمان کردووە. دوای ئەوەی کە لاهوری شێرجەنگی و کە هەستی بە مەسئولیت کرد بۆ ئەوەی کە خەڵکی ئەو دەڤەرە تووشی دڵەڕاوشێنی گەرانی نەبن و خۆی بە پێی خۆی چووە مەکتەبی سیاسی، وتی من ئامادەم بەم مەرجە دەسەڵاتەکانی خۆم تەسلیمی هاوسەرۆکەکەم کە پاڤێڵ تاڵەبانی ئەیکەم بۆ ئەوەی لە ماوەیەکی کورتە لە مەکتەبی سیاسی لیژنەیە دروستکە کە بکۆڵێتەوە لەو هەموو تۆهمە هیچ و پوچ و پڕوپاتاڵی کە کوڕانی پاڤێڵ و قوباد و ئەوانە لە سۆشیال میدیایە بڵاویان کردوێتەوە. بەڵام مەکتەبی سیاسی هیچ هەنگاوێکی نەنا بۆیە ئەمڕۆ لاهوری شێرجەنگی وەکو هاوسەرۆکی یەکەمی یەکێتی نیشتیمانی هاتە سەرخەت و بانگەوازی کرد و کۆمەڵەیە قسە و باسی جددی کرد کە مافێکی بێ ئەملا ئۆلای خۆیەتی. لە کاتێکە ئەم ناومێت بووە لە مەکتەبی سیاسی شانسی دانێ نزیکەی 20 ڕۆژ کە هەڵوێستیان هەبێ، بەڵام بەداخەوەکە
هەڵوێستیان نەبووە و کۆبوونەوەیان نەکردووە و هیچ لیژنەیەکیان دروست نەکردووە بۆ لێکۆڵینەوە لەو تۆهمانەی خراپە پاڵ لاهوری شێرجەنجی. بۆیە ئەم کاردانەوە عاقڵانەی ئەم ئێوارەی لاهوری شێرجەنجی کاردانەوەیەکی جددیە و واقعیە و ئیتر نەیەتوانی لەوە زیاتر خۆی باخپێنێ و دەبوو قسەی هەبێ و تەواوی لایەنگرەکانی چاوەڕوانی ئەوەیان نەکرد کە لاهوری شێرجەنجی بێتە دەنگ و قسە و باسی خۆی بکە. ئەمە کە ئەمڕۆ ئەم ئێوارەیە ئەو قسە و باسی کرد، ئەمە سەرەتای هەنگاوەکانی لاهوری شێرجەنجیە بە هەموو پێوانە و بە هەموو مانایە و پێویستە تەواوی خەڵک پشتیوانی لێ بکە دژی بنەماڵەی بازانی و ئاغاکەرن لەسەر ڕەش و دژی پاڤێڵ و قوباد و شانازی ئیبراهیم ئەحمەد. بۆیە لێرەوە بە تەواوی خەڵکی کوردستانی ڕائەگەیەنم پێویستە ئێوە بە پیر ئەو بانگەوازەوە بچن، دیفاع لە لاهوری شێرجەنجی مەکەن، بەڵام دیفاع لە حەقیقەت کەن بەڕاستی، دژی زوڵم و ستەم و نەعەدالەتی ڕابوەسن و بتوانن بشنە سەنگەری ئەوانەوە کە لەسەر حەقن بەڕاستی. هەم سەرکردایەتی یەکێتی، هەم کادران و ئەندامانی یەکێتی و خەڵکی ئازادی خواست بەگشتی لە کوردستانە، بە تایبەتی خەڵکی دەڤەری سلێمانی و هەموو دەوروبەری پێویستە هەموو لایەک لەسەر ئەوە کۆک بن و هەڕەشەکانی پارتی و نۆکەرەکانی لە دەباشان بە هەند وەربگرن و بتوانن ئەو پیاوە بپارێزن. سلێمانی و هەموو کوردستان مرشی باوکی هیچ کەسێک نییە، هەموو ئینسانێک بۆی هەیە مافی خۆیەتی لەو وڵاتەیە بژی، لەو هەرێمەیە بژی کە ناوی کوردستانە. ئەمانەی ئێستا پاڤێڵەکان و شاناسەکان و قوبادەکان و ئەمانە بوونەتە قوتابی هەمان مەدرسەکەی پارتی کە کاتی خۆی لە ڕادوێ دەمشڕ و قرخنەکەیەوە هاواریە کرد، بارکەن بڕۆن هەستن دەی بڕۆن بارگە بپێشنەوە چۆڵیکەن. ئێ بابە خەڵکی ئەم وڵاتەیە بۆ کوێی چۆڵکە بچن بۆ کوێ بەڕاستی، بۆ کام گۆشەیەک و کەناری ئەم دنیایە. خوددا ئەم بەشەرانە لەسەر ئەم جوغرافیە دروست کردووە. نەکبەتانە وایان ئەزانی یەکێتی خەریکی جانتا پێشانەوەیە و ڕاکە. ئێستەیش کوڕانی جەلال تاڵەبانی پاڤێڵ و قوباد و ئەمانە لە مەدرسەکەی بنەماڵی بازانیەوە بەڕاستی ئاوا قساکەن. یان هەندێک لە کۆیلەکانی بنەماڵی بازانی ئەیانوت ئەوەی بنەماڵی بازانی قبول نییە با کوردستان بەجێ بێڵێ، کوردستان مڵکی ئێمەیە، کوردستان مڵکی بنەماڵی بازانیە. ئەم قسە قۆڕانیان بەڕاستی ئەکرد. باشە پاڤێڵی جەلال تاڵەبانی تۆ وەکو مناڵ لەسەر سنگی لاهور ئەگریت بەڕاستی تۆ چیت ئەسڵەن؟ ها؟ ئێوە زیرەتان کردووە لە لاهوری شێرجەنجی، ئێوە لێی ئەترسن. ئەگەر نەترسانایە ئاوا پەلەخەشتان ناکرد. بابە پارە و مالیە لای خۆتانە، گومرکە لای خۆتانە، سنوورەکانە لای خۆتانە، فڕۆکەخانەیە لای خۆتانە، دیژە تیرۆرە لای خۆتانە، دەستگای زانیاری لای خۆتانە. ئەو تەنها خەڵکی دەگەڵە بەڕاستی. ئەی بۆچی زیرەتان کردووە لەو هێزە؟ ها؟ ئەرێ خەڵچینە بە ئێوە ئەڵێن بە ویژدانتان لە کوێی دنیا هەیە گروپی ڕاست بێتەوە بە کەسێک بڵێ ئەبێت تۆ بڕۆی لە شاری خۆت لە نیشتیمانی خۆت هاوسەرۆکی حیزبێکیش بی یا کەسی یەکەمی حیزبێکیش بی حتا کەسێکی ئاسایی ناو کۆمەلگاش بی. تۆ پێی بڵێن ئەبێ کوردستان بەجێ بێڵی. باشە ئەگەر تاوانبارە فەرموو ئەمە دادگا. باشە هەڵبەتە لاهوری شێرجەنجیش کاتی لە ئێوە کردووە کە پێویستە ئەم هەموو تۆهمەیە ساختکردنەوە کە خستانە پاڵی لاهوری شێرجەنجی. ئەگەر لەسەر مەسەلەی دزی و تاڕانیە هەر لە گردی دەباشانەوە 1 ملیۆن شکاتان لێکرێ کە ئێوە چیتان لە کوردستانە هەیە. هەموو کەسی ئەو ڕاستیانە باشە زانێ. بۆیە ئەم قسە پڕۆپوچانە تەرەکەن بەڕاستی. هاوارەکەن دەبێت لاهوری شێرجەنجی بڕوە وڵاتی خۆی بەجێ بێڵێ بە پێکامی یاسا چێوتی بەڕاستی. ها؟ لاهوری شێرجەنجی هاوڵاتی ئەو وڵاتەیە، هاوسەرۆکی یەکەمی یەکێتی نیشتیمانیە. ئەمە خێری هیچ کەسێک نییە. کۆنگرە دەنگی پێداوە زۆربەی لەگەڵدایە کەواتەوە قسانە بەگوێی چێ ئەچێ؟ لە کوێی دنیا هەیە ئینسانێک لە شاری خۆی لە وڵاتی خۆی کۆمەڵێک دز و جەردە کۆ ببنەوە بڵێن تۆ بێ بڕۆی. ئەم قسە قۆڕانە چییە؟ بۆیە ئەبێ هەموو خەڵک بزانێ پاڤێڵ و قوبادەکان مەرامەکانی بنەماڵی بازانی جێبەجێیەکەن. کاتێک کە بە لاهور دەڵێن دەبێ وڵات بەجێبێڵی لەبەر ئەوەیە کە لێی تۆقیون، لەبەر ئەوەیە کە لێی ئەترسن.
بۆ مەگە سلێمانی وەک هەرێمی کوردستان مورچی پاڤێڵەشێت و مورچی قوبادی ساختە چییە؟ بۆ مورچی بنەماڵەی بازانیە؟ ها؟ ئێمە خەڵکیش هەمووی ئەزانێ ئێوە لە بنەماڵەی بازانیە لەگە بنەماڵەی بازانیە لەم پیاوە ئەترسن تەنانەت لە سێبەرەکەی زیڕەتان کردووە ئەگەر وانە بواە نەتانەوە دەبێ بڕوە باشە بۆیە من لێرە ئەمێ بە ئێوە بڵێم لاهوری شێرزەنگی ئەگەر بیژی کوشی هەر ناڕوە لەبەرەوە خۆتان تێکمێن بەڕاستی ئەسڵەن بۆچی بڕوە چی قسەی ئاواکە لە حقەتە ها با پاڤێڵەکان و قوبادەکان هەموویان بزانن ئەگەر بنەماڵەی بازانی حسابیان بۆکەن لە ترسی لاهوری شێرزەنگیە ئەگەر وەکو نۆکەر ئێوەیان قبوڵە لە ترسی لاهوری شێرزەنگیە ئەگەر لاهور نەبێت و لاهور نەمێنێ بنەماڵەی بازانی بە حەرەسی بە دەرگاکانیشی ڕاتان ناگرێ ئەسڵەن ئێوە هیچ نین بەڕاستی نەپیاون نەمەردن نەمێژووتانەیە نە ئەخلاقی سیاسی نە ئەخلاقی کۆمەڵایەتی هیچیتان نییە تەنها ئەوەیە کوڕی مام جەلالن و لەسەر مێژوی ئەو پیاوە ئەدەوەڕێن ئەگەر خۆشی بمایە ئێستا بە شەق ئێوەی دەرەکرد لە دەباشەنە ئەوی بڕۆن مناڵە وتکەینە بڕۆنەوە بۆ لەندەن ئێوە بە عەمەلی سیاسەت نایەن من لێرەوە بە هەموو خەڵکی کوردستان ئەڵێم خەڵچینە لە دوای برا وەکو مەسەلەی خوێنین ئامۆزایە ئەمانە ئاوا بەرامبەر ئامۆزاکانی خۆیانەکەن ئەبێ بەرامبەر بە کوردی کۆستەت و مەحموود سەنگاویەکان و فڵانەکان ئەبێ ئەمانە چی بکەن ئەگەر دەسەڵاتیان هەبێ ها بۆیە لێرەوە بە هەموو لایەگەڵێم و بە لاهوری شێرزەنگیش ڕائەگەێنم لێرەوە پاڤێڵ و بەفیتی بنەماڵەی بازانی ئەیانەوێ ئامر قەبز لە دادگاوە دەرکەن بۆ لاهوری شێرزەنگی بەم ڕێگەیە ئەیانەوێ بیگرن و ئەیانێ ئیستیفزا و کۆمەڵی مەوازعی بەرامبەر بکەن ئەمەش بۆ خۆی بەڕاستی جۆرێگە لە کەڵەگایی ئەگەر دادگایە لەو وڵاتابوونی هەیە ئەبێ مەسعود بازانی لەسەر سیوێشی ئاپ لەسەر شەڕ لەگەڵ پەکەکە لەسەر ترۆریست سەردەشت و کاوە و سۆران و هەموو ئەمانە بدرێ بە دادگا باشە ئەگەر دادگایەکە بێ ئەبێ مەسروری کوڕی مەسعود بدرێ بە دادگا ئەگەر دادگا هەبێ ئەبێ پاڤێڵ و قوباد و شاناس لەسەر دزی لەسەر تاڵانی لەسەر داژیکردنی ماڵ خەڵک بدرێن بە دادگا بەڕاستی ئەمە حەقەتەکەیەتی ئەمە ڕاستیە ئەگەر دادگا هەیە ئەبێ پاڤێڵ لە بەردەمی دادگا بزانێ ئەم هەموو سامانەی لەکوێ بوو ئەم هەموو چەک و چبەخانەی لەکوێ بوو ئەم هەموو گردی دەباشانەی لەکوێ بوو ئەم هەموو سامانەی کە هەیەی لەکوێ بوو زەحمە نەبێ ها ئەبێ ئەو بچێتە بەردەمی دادگا بەڕاستی بۆیە هیچ تەرەفێ مافی ئەوەی نییە دادگا بەکاربێنێ لە پێناوی مەرامە گڵاو و چەپەڵەکانی خۆیان بەڕاستی لێرەوە پەیامێکم بۆ نێچیرەڤان بارزانی هەیە وەکو سەرۆکی هەرێمی کوردستان تهدید بۆ سەر لاهوری شێرزەنگی لەلایەن شێخ جەعفەرەوە نێچیرەڤان وەکو سەرۆکی هەرێم بەرپرسی یەکەمە لەوە ئەمە مێژووە و ئەمە ڕاستیە شێخ جەعفەر ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نییە لەبەر ئەوەی کە جێگری سەرۆکی هەرێمە بۆیە شێخ جەعفەر هەر پەلامارێ بدا بە هەر هێزێکەوە سەرۆکی هەرێم نێچیرەڤان بازانی تۆ لێ بەرپرسیاری مەسئولی لە هەر جوڵەیەکی شێخ جەعفەر کە بیکا بەڕاستی چونکە چۆن دەکرێت شێخ جەعفەر کە جێگری سەرۆکی هەرێمە دەتوانێت هێز بجوڵێنێ دەبێت نێچیر هەڵوێسی هەبێ پێی بڵێ تۆ جێگری منی جێگری سەرۆکی هەرێمی بۆت نییە دەخەڵت لەو شتە نابکەیت و بۆت نییە بەڕاستی هێز بجوڵێنیت ئەگەر دادگا و یاسا هەیە ئەبێ هەوسار بکا بەدەمی شێخ جەعفەر و کچەکەیە کە هێز بەکارەهێن بۆ هەموو شتێ بابە ئێوە کودەتەتان کردووە ئێوە سەر نەکەوتون ئێوە شکستان خواردووە تەواو ئەمە بسەلمێنن لا خۆی بڕۆن بیرکەنەوە عەقڵتان خەنە کار و ئەوەی خراپتان کردووە چاشی کەنەوە کەچی ئەتانەوێ خراپتری کەن بەڕاستی خۆتان باچەکەی ئەدەن دوایی من لێرەوە بە هەموو خەڵکی کو دەڵێم عەرابی ئەم کارە خودی پاڤێڵ نییە بەڵکو قوبادە بەفیتی بنەماڵەی بازانی بەڵام پاڤێڵی پێشخستەوە کارەکانی پێیەکە باشە لاهوری شێرزەنگی لەم 2 ساڵەیە کۆمەڵی سیاسەتی کرد هەمووی پێشەوانەی بەرژەوەندیەکانی بنەماڵەی بازانی بوو ئەگەر جوان دیقەتی پەیامەکەی ئەم ئێوارەی بدەن بە تەواوەتی بۆتان ڕوو نەبێتەوە بۆیە خەڵکی کوردستان خەڵکی ئەم دەڤەرە پێویستە لەم مەوزوعە بە خاوەن دەرکەون پێویستە بەربەم ملهوڕی بنەماڵەی بازانی لە ڕێگەی بەکرێی جیلاوەکانیەوە لە گردی دەباشان پێویستە بەریان پێ بگرن کادران و ئەندامانی یەکێتی پێویستان لە پێشی پێشەوە ڕێز بگرن هەڵوێستی کرداریان هەبێ وە پەردەی ئەم بێدەنگیە کە لە 8 مانگەوە بێدەنگ بوون بیدڕێنن و هەڵوێستی کاربن و جدیانە بێ بەڕاستی حیزب واتای چییە؟
بۆچی ئێوە بێدەنگن بەڕاستی خەڵکی بەشەرەفی ئەو ناوچەیە سلێمانی و گەرمیان و هەموو شوێنەکان سەرۆک عەشیرەت و خێڵ و هەر هەمویان پێشمەرگەی دێرین و ئەمانە خەڵکی بەشەرەفی سلێمانی چامچەماڵ کۆیە شارەزۆر و هەڵەبجە گەرمیان و قەڵازە و ڕانێ و هەموو شوێنەکان پێویستە هەڵوێستی جدیتان هەبێ و بەربەم بەربەریەتی پاڤێڵ و قوباد و شاناز ئەوانە بگرن کە بە فیتی بنەمەڵی بارزانی ئەیانەوێ ئەو ناوچەیە وێرانکەن هیچ ترسیشتان نەبێ ئەوانەی کە دوای گردەکەی دەباشان کەوتون بە کرێ گیراون بە پارە ئەوانە ڕاگیراون بەڵام ئەوانەی کە ئێستا لە هەموو کوردستانەوەتان لە دووس خوورماتۆوە پۆل پۆل بەڕێگەون بۆ سەرچنە بماڵی لاڵ و شێرجەنگی هەمووی مەسەلە قەناعەت و بیر و باوەڕە لەوە دڵنیا بن بەڕاستی ئێوە کە دیفاع ئەکەن لە حەق لە لاهوری شێرجەنگی ئەکەن لەم کاتەیە لە بەرامبەر ئەم ملهوڕیەی پاڤێڵ و قوباد و بنەماڵی بازانیە ئێوە سەرکەوتووە بن چونکە ئێوە بە کرێ کار ناکەن ئێستا زۆربەی ئەوانەی کە ئەم شەو ئەچن بۆ ماڵی لاهوری شێرجەنگی لاهور هیچ خێرێکی بۆ ئەوان نەبووە بەڵام خاوەنی قەناعەتن خاوەنی هەڵوێستن ئینسانی شەرافەتمەندن ئینسانی بە ئابڕوون ئەزانن غەدرەکە لەکوێیە بەڕاستی بۆیە ئەو کاراکەن بۆیە پێویستە هەموو لایە هەموو گەنجانی سلێمانی حتا ژنان پیاوان لە هەموو شوێنەکانەوە بڕۆن ئەم شەوە سبەیشەوە لە دەوری ماڵی لاهور و گردی سەرچنار کۆ ببنەوە و حەڵقەیەکی ئاوا بەو دەورەیە بکەن و ماڵی لاهور و شێرجەنگی بپارێزن لە دەستی چەتەکانی بنەماڵی بارزانی و لە دەستی شانازی برای مەحمە و لە دەستی قوباد و پاڤێڵ و ئەم جڵ و جانەوەرانە بەڕاستی کە پارە شێتی کردوون و چاوی سوور کردوون و ئەیانەوێ لە فەسایەکی ناتەندروست و ناشرین بخڵقێنن و ئەیانەوێ خوێن لەو ناوچەیە بڕژێ ئەم کابرایە لە 8 مانگەوە بێدەنگ بووە بەدەیان هەزار بە سەدان هەزار ئینسان ئەڵێن لاهوری شێرجەنگی بۆ قسە ناکە ئەبێ ئیتر قسە بکا بەڕاستی ئەبێ ئیتر کاتی هێرشکردنە بۆ ئەوانەی کە لە 8 مانگەوە سوکاتی بۆ پیاواکەن تەواو لە 8 مانگەوە سۆشیال میدیان پڕ کردووە لە قسەی هیچ و پوچ هەمووشی پەیجی زۆڵ و بێدایک و باوک هی شانازی برای حەڕەش و هینی چۆرەکانی دەوروبەری پاڤێڵ و قوباد بابا ئێوە کەسان لەگەڵان نییە کۆمەڵێک کرێنگرتەتان کردووە بە پارە دەیان و سەدان پێیجی بێداک و باوکتان کردوتەوە دانیشن هەموو پەیجەکان فەیکە ئەمانە حەقیقەتن کە ئێمە باسییانەکەین باشە وەرن ئەگەر ئازایەتیتان هەیە ئەگەر شەهامەتان هەیە بە ناوی وێنەی خۆتانەوە قسە بکەن باشە سەرچاوەیەک وای وت سەرچاوەیە وای کرد سەرچاوەیەکی نزیک دەباشان ئەمەی کرد ئەرێ ئێوە شەرم ناکەن بەڕاستی ئێوە چین شاناز تۆ چی زەحمەت نەبێ تۆ چی بەشی یەک کەباب گۆشتی پێوە نییە باشە دوێ بوتڵ خوێنێتیان نییە تۆ چی داخر بەیانی کچان و کوڕانی سلێمانی بە دەباشان بێن هەر ئاوا بە قژدا دەکێش لە خوارەوە جلێ لە بەران ناهێڵن دامای قوڕ بەسەر تۆ چی بۆ بە دەردی خۆتۆ دانانیشی ئێوە بۆ سەرتان هاتووە بەڕاستی ئێوە بۆ پارەشێتی کردوون بۆچی ئەخلاقتان دۆڕاندووە بۆچی ئابڕووتان هەڕاش کردووە بەڕاستی ئێوە ئێوەی بنەماڵەی برای مەحمە و پاڤێڵ و قوبادەکان چیتان لەو شارە ئەوێ ئێوە هەموویتان دزیوە هەموویتان تاڵان کردووە ئیتر چیتان ئێوە لەو شارە بەڕاستی ئەتانەوێت چی بەرن لەو شارەیە چی ماوە لەو شارە کە مڕشی ئێوە نەبێت چی ماوە بەڕاستی ئێسەش شانازی برای مەحمە بۆ بە فیتنەی دەباشان دانیشێ لە پەیجەکەی شانازی برای مەحمەوە هەر لە خۆ قسەیەکە لە پەیجەکەی هێرۆی برای مەحمەوە هێرۆ هەر نەماوە ئەسڵەن نەماوە هێرۆ باشە شاناز دانیشێ بە ناوی هێرۆوە قسەیەکە لە پەیجی هێرۆی برای مەحمەوە هێرۆی داماو ئێستا کوڕەداوی ببینێ ئەڵێ وەی مامی ژیان بەخێر بێتەوە مام جوازان مام جەلالە هەر کوڕ ئەحمە کوڕەداوی ببینێ باوشی پیاکە وەزای مام جەلالە خۆ هێرۆی داماو ئاگەی لە خۆی نەماوە برای من لە خۆتۆ بۆ بە ناوی ئەوە قسەکە شانازی درۆزنی ساختە چی تۆ شەرم ناکەی بەڕاستی بۆچی بووی بە فیتنە تۆ بۆچی بووی بەو ژنانێکە لە تاریخی عوسمانیەکانە هەن لە ناو دیوەخانەکان و لە ناو نازانم ئاپارتمانەکانە هەر خەریکی چنینی تەونی دووبەرەشی و ساختە چێتی و دەستبڕین و شەڕ و ئاژاوە و فیتنەی بەڕاستی تۆ لە کێچی شاناز ئەم هەموو فیتنەیە تۆیکەی بڕواتە نەبێ تەواوی فیتنەی دەباشان شانازی برای مەحمە بەیانی هەر ئەو ماڵجەلا تاڵەبانیە ئەو شانازی دەرکەن بۆ بەریتانیا باوەڕتانە بێ سلێمانی یەک کێشەی نامێنێت دڵنیا بن لەوە دەباشان یەک کێشەی نامێنێت کێشەی بینی ماڵتاڵەبانی و ماڵ شێرجەنگیش بەتەواوی چارەسەر بێ فیتنەی ئەو مۆسوعانە شانازی برای مەحمە ئەوە لە منی ببیسن بەڕاستی
ئەو کوڵە فیتنە دارزاوەیە هەرچی فیتنەی و دوڕوویەکەیکە باشە ئاوایە چونکە بۆ لەبەرەوەی ئەگەر کورانی تاڵەبانی لەگەڵ کوڕای شێرجەنگی یا بیشیان بە یەکە یەکتر کوشن خوا و زەرەر ناکە چ مشکلەیەکی ێشاناس ڕاکاتەوە بۆ لای بەریتانیا بۆ ڕابواردن بۆ ژیانی خۆی بۆیە خەڵچینە ئەگەر ئەمانە لەسەر ملهوڕیەکانی خۆیان بەردەوامن دەبێ خەڵکی سلێمانی و خەڵکی ئەو دەڤەرە بەڕاستی هەڵچوونێکی جەماوەری گەورە بەڕێبخەن و پەلاماری گردی دەباشان بدەن و لەگەر عەزەکە تەختیکەن بەڕاستی ئەو کاتە هیچیان بۆ ناکرێت ئەبێت تەنیا خەڵک وەڵام بەم قەزیە بداتەوە ئەگینا ئەم ملهوڕێی ئەوان بەڕاستی ڕەنگە بە ئاسانی کۆتایی پێنێت ئەبێ خەڵک بێتە سەرخەت بەڵاستی چونکە ئەمە تەعدایەکە کە ئەمانە ئەیکەن و نابێ ئەم تەعدایە قبول بکرێ بە هیچ جۆرێ و بەڕاستی بە هیچ جۆرێک بۆیە لێرەوە دووبارە و سەدبارە بە هەموو ئەو بەڕێزانەی کە پەیوەندیم پێوەکردون ئەم ماوەیە بە هەموو ئەوانەوە کە پەیوەندی بە منەوەکەن داوا لە هەموو پیاوان و ژنان لە هەموو کچان و کوڕان لە کوردستان لە هەر گۆشە و کەنارێکەوە کە بۆیان ئەکرێ بڕۆن بۆ سەرچنار و پشتیوانی لە لاهوری شێرجەنگی بکەن لە هیچ کەس مەترسن خۆشەویستانی من لە هیچ کەس مەترسن ئەوانە ئەو پیاوانین بەڕاستی لە بەرامبەر لێشاوی جەماوەرێکی وەکو ئێوەیە ڕابوەستن ئەوانە هیچ نین لە حەقیقەتە باوەڕتان نەبێ هیچی شەڕ بۆ ئەمانە ناکا لەوە دڵنیا بن بەرەوە پێویستە هەموو خەڵک هەڵوێسی هەبێ و دژی بنەماڵی بازانی و دژی ئەو کولەتای ڕابوەسێ و بەر بەمانە بگرێ ڕۆژە دانیشێ وڵا کاکە ئێمە لە دادگا سکاڵا قەید دەکەین و بڕۆ سکاڵا قەید کە تۆی سکاڵا لێ کراوە لە قوباتیش کراوە کورە کاتی خۆی تاڵەبانی جلا تاڵەبانی سکاڵا کرابوو باشە بڕۆنی ئەوەش چیەکن بۆ خۆتان بیکەن باشە بەڵام ئەم سلێمانیە مەکەن بە مەیدانی شەڕ و جردبازی خۆتان شاناز و قوباد و پاڤێڵ و ئالەم بابەتانە بۆیە لە کۆتایی قسەکانمە داوا لە هەموو جەماوەرەکەم کە بە دەوری سەرچنارە ئەوە ڕیز ببەسن و ڕێگە مەدەن بنەماڵەی بارزانی و کودەتاکەیان سەرکەوتن بەدەست بێنێ چونکە ئەو وڵاتە وڵاتی هەمومانە ئەو وڵاتە وڵاتی من و وڵاتی تۆیە هیچ کەسێک بۆی نییە دابنیشێ بە لاهوری شێرجەنگی یا بە هەر کەسێ بڵێ پێوی ئەبێت تۆ لە وڵاتە بڕۆی مرشی باوکی نییە وڵاتە ئەم وڵاتە وڵاتی هەمومانە بەڕاستی هەمومان مافی خۆمان تێیدا بژین تۆ چی دانیشی بە لاهور ئەڵێ ئەبێت تۆ بڕۆی کوردستان بەجێبێڵی بۆ پاڤێڵ تاڵەبانیم تۆ ئێسەی نازانی حەمەی ماملەیەکێ تۆ کەی کوردی پاڤێڵ کاکە تۆ کەی کوردی هەموو تەمە لە بەریتانیا ژیاوی تۆ کوردی نازانی نامێ بە کوردی بنووسی وەڵی نازانی فلانە نازانم لە مێژووا کێیە بەخوا نازانی قانع کێیە نازانی نالی کێیە نازانی مەلاکاگە حەمەی بێلو کێیە بەخوا نازانی فلانە نووسەر و شاعیر کێیە وەڵی نازانی تۆفی وهبی بە کێیە یەک شارەزایی لە مێژووی نەتەوەکی خۆشتانیە تۆ پاڤێڵ تاڵەبانی تۆ چی ئەدەوێ خۆکەی بە ساحەبی ئەو شارە تۆ چی بەڕاستی تۆ چی ئەناسی لە مێژوویە تەنانەت لە شەهیدەکانی کردیشان ناسی تۆ بەس تلیاکەکە حەشەکە لێ ئەیت و لە خۆ قسەی سلەکەی ئەمە نایخوا بەڕاستی بۆیە ئەگەر بنەماڵەی تاڵەبانی ئەگەر بنەماڵەی پاڤێڵ و قوباد و شانازۆنە ئاقڵ نەبن ئەوە مەجبورە بین کە جەماوەری سلێمانی بەتەواوەتی ڕێکخێن و هانیان بدەین لە شارە زۆر و گەرمیان و ڕانێ و قەڵاتزیە و کۆیە و هەموو هەتا دووس ئێستا لە دووسەوە تەلەفۆنیان بۆ من کردووە بەرەو سلێمانی بەرەو سەرچناریان ئەو کاتە دڵنیا بن لەوە کە زۆر بەخراپی باجەکەی ئەدەن بەخراپی بەسەتانە ئەشکێتەوە با شاناز و پاڤێڵ و قوباد عەقڵ بێنەوە مێشی خۆیان پاشەک شە بکەن لەو ملهوڕێیکەیکەن ئەگینا خراپ باجەکەیدن خەڵک میستان پیاکە من ئەزانم ها ئێوە نایزانن باوەڕتان نەبێ خەڵک میستان پیاکە لەوە تەئکید بن بە جۆرێ پەلاماتان بە جۆرێ ئەتان پێشنەوە هیچ کەس فریاتان ناکەوێت بەخەرەی ئەوە نەچن بنەماڵەی بازاری فریای ئێوە بکەوێت و بڕواهێز بێن و پەلامات بە ئەڵەم بابەتانە ئەو کارە مەکەن ئاقڵ بن بڕۆنە دواوە بچین کێشەکانتان حەڵکەن وەڵڵا نایناسێ بە قورئان بنە بەڕێزان ئەو پاڤێڵ تاڵەبانێ نازانێ حەمەی ماملەیشیە نازانێ سەی عەلی ئەزغەری کوردستانی شیە بەخوا نازانێ عەباسی کەمەندی شیە هیچی نازانێ کاکە ژیان ئەوەیە بەخوا پارتیەکان هەتا ئێوەرە قسەکەن خۆ ئەم فیتنەیە کە لە سلێمانیە ئێستا ئەیژێڕێ بنەماڵەی بازاری سەرچاوەکەیەتی ئەو سەرچاوی ئەم فیتنەیە بینی ماڵ تاڵەبانی و ماڵی لاهوری شێرجەنگیە من لەوە دڵنیە بەڵام لێرەی شەوە بە هەمووتان ئەڵێم ئێوە شکست ئەخۆن و ئێوە ئەیدۆڕێنن ئەوە تاکید بن لەوە ئێوە ئەیدۆڕێنن لاهوری شێرجەنگی لەبەر ئێوە ڕاناکات لەبەر ئێوەیان ڕاناکە مێشن ئای وڵات دادگاگرین و ئێمە گەندە کۆرەگە لەسەر گەندەڵی دزی بێ
بڕن بیکەم بزای کێت زوو گەندەڵە بەڕاستی بڕن بزانێکە بزانە هەرچی مەلەفی ئێوەیە هەڵ نادێتەوە لە واقع دادگای چی داواکاری گشتی چی ئێسش پاڤێڵ داڵەبانی لە ئێران و لە تورکیا و ئێران و بەرەو پێنج حەقی قاچاقچێتیە هەر خەریکی ئەوەیە کاکە من دەچمە کۆتایی قسەکانم پەیامەکەی من هەر ئەوە بوو و داوا لە هەموو گەنجانەکەم لە هەموو خەڵکی کوردستانەکەم کە بەدەم بانگەوازەکەی ئێمەوە بڕۆن و پشتیوانی کە لە لاهوری شەرجەنگی دژی بنەماڵەی بازانی و ئەو گردی سەرشتان بپارێزن لە دەستی چەتەکانی وەکو شێخ جەعفەر و وەکو پاڤێڵەکان و قوبادەکان کە نۆکەری بنەماڵەی بازانین و وەسەلام شەو شەوگاتان خۆش بێ سەرکەوتن بۆ ڕاستیە و دوژمنکاری و درۆ دەلەسە و خیانەت و ئەمانە شکست ئەخۆن و بەڕاستی ئەیدۆڕێنن من قسەیەکی ترم نەما خۆشەویستان ئەگەر پێویستکە ساعاتێکی تر پێویستکە ڕاستەخۆ قساکەمەوە 2 ساعتیکە پێویستکە ڕاستەخۆ قساکەمەوە من لە خزمەتانام هەتا کۆتایی لەگەڵ ئەم شەڕایە ئەڕۆم نەیش لێن ئارام ئەحمەد درۆ قساکە ئەمە دووبارە ئەکەمەوە من بە چەندین کەسە پەیامم ناردووە بۆ لاهوری شێرجەنگی لە یەکەم ڕۆژەوە ناردوومە بۆ شازای وتومە ئامادەم بێمەوە بۆ کوردستان پێویستیم بە هیچی تۆش نییە ناژێنم تۆ بزانی حتا لەسەر شنە لەبەر یەکتا نەقوتەبمەوە باشە ئامادە بووم بەس بیوتایە وەرەوە ئیشێک منەوە کەسانە کە ئەچوومەوە لەسەر شنارا بوو دڵنیا بن لەوە خۆی ماوە پەیامەکان پێیان گەیشتەوە بەڕاستی و بیژیەمەوە بیش هاتمایەتەوە دەیان هەزار کەسم کۆ کردووە دژیان لێرەشەوە هەرەوە کاراکەم بەڕاستی بۆیە مردن و سەرشۆڕی بۆ بنەماڵەی بازانی ڕسوایی بۆ پاڤێڵ و قوباد و شاناس ئەوانە ژێرەکەون وە شکست ئەخۆن و ئەیدۆڕێنن لەبەرەوەی ئەوانە مافیان دز و جەردەن خائینن نیشی مافرۆشن شەو و شەوگاتان خۆش بێت و خواتان لەگەڵ عەزیزان و بەڕێزانی من خواتان لەگەڵ